حسن محمد أحمد ومشهور بملا حسني مفتيش ورشلكمان أقريت تواني بوسر عشيرتي الشيخ إسماعيلي. عشيرتي الشيخ إسماعيلي عشيرتي كي قورية لإيران ولعراق وجوديان هي ومن لمنطقة شارع زورا لدايك بوم ولكوچەری بووین کاتێکەوە لە دایک بووم ئیتر لە هەر شوێنێک هین بوو بێت ئێمە لەوێ کۆچ و باریان خستووە و مناڵ بووە و ئەنجا لە پاش ئێوشە بەو شێوەیە هین بووە مەلا حەسەن. باوکم ناوی محەممەدە وەکو ئەرزم کردن. باوکم مامۆسا بوو، مامۆسای دێ بوو و ئێمە دوو برا بووین، یەکێکیان ناوی مستەفا محەممەد ئەحمەدە، یەکێکیان حەسەن محەممەد ئەحمەد. ئەم دوو برایە هەردووکمان وشێکی وا کرا کەوا باوکمان ئەمری خوای کرد، کە باوکمان ئەمری خوای کرد دایکیشمان ئەمری خوای کردم و لەوە پێش ئێمە دوو برا مای نەوانێ لە شارە زۆرە لە ناو قەومەکانی خۆمان لە کانی پانکە لە ماڵی حاجی کاکە حەمە و حاجی فەریق مامە حوسەین. لەوێ من ماوەیەک لەوێ بووم و مناڵێکی گوج و گۆڵ بووم، یعنی ئەوە نەبێ تەمەڵ بووم و ئەمانە ئیتر وەلحاسڵی کەلام حەزم لە ئیش و کار و ئەمانە ئەکرد. کاکم هات بە دوامە وتی وەرە بۆ سولەیمانی ببە بە فەقێ. منیش هاتم بۆ مزگەوتی، هێنامی بۆ مزگەوتی هەمزاغا. لە مزگەوتی هەمزاغا ئاشی ئەلەتریکەکە هەبوو، کارەباکە، کارەبای سلێمانی هەر ئەوە نەبوو، چونکە سلێمانی وەختە بچووک بوو، ئەمە قسە لە پەنجاکانەکەم من. ئەنجا لەوێ شەو لە حەوزی مزگەوتەکە شۆردمی جوان و بەیانی مامۆسایەک بە ناوی مامۆسە مەلا محەمەی یاڵان قۆزیەوە ئیجازەی وەرگرت لای مامۆسە مەلا عەبدوڵای چڕستانی، خوا دەرەجاتیان عالیکە، هەڵسا ناردیان بۆ دێیەک کە پێی ئەڵێن هین گەورە دێ، گەورە دێی سەیدان لەلای لەسەر چەمی ڕەزانە. چوون بۆ ئەوێ ئیتر لێەوە من دەستم کردووە بە فەقەتی و مەرحەلە بە مەرحەلە گەڕاوم و چوومەتە کۆیە و چوومەتە کەرکووک و چوومەتە شارە زوور تەمەن و هەروەها هەڵەبجە و پێنجوێن و ئیتر لە خارجی عێراق نەم خوێندووە، نەچووم بۆ دەرەوەی عێراق. واللهی کتێبخانە حەقە، کتێبخانە بە شێوەیەکی ڕێک و پێک لە ماڵێکا بێ. ئەو کتێبخانەیە مەستەری عیلم و عیرفان و نورە لەو ماڵە. کتێبخانە ئەگەر بێت و عائیلەکە خوێنەوار بێت، تەبعاً ئەو عائیلە خوێنەوار بێت، دائیمە ئەگەر خەڵک بچێ بۆ سەیران بۆ ناو باخ و باخات و گوڵ و گوڵزار ئەوان کتێب بخوێنەوە، ئەمان زۆر قانجاسترەکەن لەوەی کە ئەچێتە دەرەوە. کتێبخانە لە ئەساسی کتێبخانە لە ماڵە وەکو پشتیوانێک وایە، وەکو کۆیەکی نورانی وایە، وەکو پەیوەندیەکی دانەبڕا وایە لەگەڵ خوا و لەگەڵ دەوروبەری خۆتە. کتێبخانە گێڕانەوەیە بۆچی؟ گێڕانەوەی ئەو هۆش و بیر و بڕوا و جوانەیە کەوا ئەو کابرایە خستوێتە سەر کاغەزە و هێناوێتە بەردەستەوە. تۆ ئێستا بیری لێ ئەەکەیتەوانێ چۆن باوک و باپیرت ژیاوە، ئەم باوک و باپیرە چۆنە. من ڕئیم وایە، بۆ چوونم وایە، هەر بنە ماڵەیەک یان هەر مامۆسایەکی ئاینی یان هەر مامۆسایەکی مەکتەب یان هەر خوێنەوارێک کە ڕۆیشت و لە دنیا شتێکی بەجێ نێڵا لە ماڵەکەی خۆیان یان بۆ نەتەوەکەی یان بۆ گەلەکەی یان بۆ مناڵەکانی، ئەوە وەکو وتراوە وەکو مەیمونێک وایە تەشبیهات نەبێ لە دارستانە ون بوو بێ. چونکە کابرا کە نەزانێ باوک و باپیری چی کردووە ئەو لە سفرەوە دەست پێ ئەکا. بەڵام کاتێک کە ئەبینی ئەو پیاوە گەورانە، ئەو ئینسانە عاقڵانە، ئەو ئینسانە وشیارانە کە لە ناو میلەتی ئێمە بوون و ئێمە نەمان بینیون، بەڵام ئەگەر کتێبەکانیان خوێنینەوە وەکو قسەی لەگەڵ خۆیان بکەین وایە. مامۆستا مەلا کەریمی بیارە من لەو بڕوایە نیم کە ئیلە ئەبەد بمرێ. یەکێکی وەکو پیرەمێرد
و إلى الأبد نامرێ. پیاوێکی دڵسۆز بووە، دڵسۆزی شامیلە. دڵسۆزی ناتوانی بەشیکەیت بڵێ ئەم بەشە دڵسۆزم بۆ ئەو بەشە دڵسۆز نیم. دڵسۆزی بۆ خاک و ئاو و ئەرز و شەرەف و ناموس و کەرامەتی ئینسان ئەبێ دڵسۆزیە. دڵسۆزی بۆ عەقیدە و بیر و بڕوات دڵسۆزیە. دڵسۆزی بۆ قورئان بە تایبەتی دڵسۆزیە. دڵسۆزی بۆ فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام بەحرێکە. ئەبێ تۆ ئەچیتە ناوی، کە چوویتە ناوی ئەگەر مەلە نەزانی ئەخنکەی. ئەم عەقیدە و بیر و بڕوای ئیسلامە ئەبێ ئینسان لە ناخا تێی بگا. لە هاتنە خوارەوەی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم لە ئەشکەوتی حیراوە بۆ ماڵی خۆی، بۆ ماڵی خەدیجە، لە درکاندنی ئیسلامەوە لەسەر زبانی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام کە وشەی ئیقرا بوو، کە حەزرەتی جوبرەئیل بۆی هێناوە، لە ئیسلامبوونی ئەبوبەکر و لە ئیسلامبوونی عەلی کوڕی ئەبی تاالب دوژمنانی ئیسلام ئیتر کەوتنە خۆیان. لەو لەحزەوە ئەم ئیسلامە ڕەدی دوژمنانی ئیسلام وەزیفەکانی چەند پلەیەکە، چەند مەرحەلەیەکە، چەند جۆرێکە. جۆرێ ڕەدی ناحەزان ئاتەوە، جۆرێ ئامۆژگاری دۆسەکانی ئەکا، جۆرێ حقوقی ئینسان ئیعلانەکە، جۆرێ ئاگای لە دڵ و دەرونی باوکو دایکە، جۆرێک تعلیمی مناڵ و تێگەیشتنی مناڵ و خۆشەویستی مناڵ و خۆشەویستی خستنە دڵی مناڵ، خۆشەویستی عەقیدە و بیر و بڕوا و ئاین و خاک و نیشتیمانەکەی. ئەمە وەزیفە ئەمینە. ئەم دوو قیتار هاتوون لە ئەساسە. قیتارێکی ئیسلامی کە هەرچەنگە کە خەریک بوون محاولەیان کردووە ئەو پەڕی هینیان کردووە کەوا هین بێت، کەوا بە شێوەیەک بێت خەڵک بەری بگرێ، بەڵام بۆیان نەگیراوە. واللهی ئەوە بە ئیختیساس کەوتووە. مەسەلە ئیختیساس هەیە، مەسەلە کابرا دکتۆرە لە عیلمی طب لە تەندروستیان محاولەکات، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر کتێبخانەکان ینی هەمە جۆر بێ زۆر چاکترە. کتێبخانەیە چونکم ئەگەر تۆ کتێبی منی خوێندەوە معنای عەقڵیەتی من ئەزانیت و بۆچوونی من ئەزانی، کتێبی ئەویشی خوێندەوە معنای عەقڵیەتی ئەو ئەزانیت و بۆچوونی ئەویش ئەزانی. لە بینی ئەم بۆچوونانە تۆ شتێک فێر ئەبیت کەواوکو لەوە پێش نەبیستووە. واللهی ڕاستیەکەی سەفەت و تەفاسیرم هەبوو، بردیان هەرچەند پاش چەند ساڵێک کابرا پێی وتم، وتی وەڵام مامۆستا لای منە، بەس ئیتر من کڕێ بوومەوانێ، وتم یاخوا گردنە ئازابی. والله تر ئەگەر ئینسان بە ئینسافەوە قسە بکە، بەڵێ حەزارەت بووە لە پێش ئیسلامە، کتێبخانە بووە، هەروەها لە ئەدیانەکانی کتێبخانە بووە، خوێنەواری بووە لە پێش ئیسلامە بووە، بەڵام ئەو نوێکاریەی کە ئیسلام هێنای و قورئان هێنای بەسەر عالەمە، بڕوا ناکەم کابرایەکی منسیف ئەمە وەکو حەزارەتەکانی پێشوو باس بکات. حەزارەتی ئیسلام و کاریگەری ئیسلام لە خوێندن و خوێنەواری، تەمان کتێبخانە وەختێک ئەبێت کە کابرا خوێنەوار بێت. ئەو هانەی کە ئیسلام داوێتی بۆ خوێندن و خوێنەواری، بڕوا ناکەم لە هیچ عەقیدە و بیر و بڕوایەکی کا ببێ. ئێمە کاتێک کە قسە لە قورئان ئەکەین، قورئان بریتی نییە لە بری پەرتووکێک دانرابێ لە بینی دوو پارچەم قەبا. قورئانە. قورئان ئەگەر بێت و تۆ بچیتە ناو ناخی قورئانەوە، هەر کەسێ بچێتە ناو ناخی قورئانەوە، بۆی دەرئەکەوێ ژیانی ژیان معنای چییە، بۆی دەرئەکەوێ خوا معنای چییە، بۆی دەرەکەوێ خۆی معنای چییە، بۆچی هاتووە، بۆ کوێ ئەڕوا، چی ئەکا، پاشە ڕۆژی لەکوێ ئەنیشێتەوە.
ئەنجا قورئان بە حەقیقەت خەیمەیەکی عالەمیە دراوە بەسەر هەموو کەونا، نەک ئەم کەونەی ئێمە، کەونی گەورە، ئەو کەونەی کەوا ئەستێرەی وامان هەیە ئەڵێن بە چەند ملیۆن ساڵ تۆ نایگەیتی. هێشتا وەکو ئەم قورئان لە باسی و فەرمودەی ئەم هەموو کەونە ئەکات. جا پێویستە ئینسانێک کەواوەکو پێویستە ئینسان کە بە شێوەیەک سەیری قورئان بکا وەکو بەحرێک، ئەم بەحرە ئەبێت تۆ سەرچاوەیەکی لێ بدۆزی تەوانێ تۆ خۆت تێراوکەی بەو بەحری قورئانە، چونکە بەڕاستیەکەی هەر کەسێ چووە ژێر خەیمەی قورئان ئەشێتە ژێر خەیمەی خوای پەروەردگار. خەیمەی خوای پەروەردگار ئامادەکراوە بۆ ئەوەی ئەم ئینسانە ئیتر گوناهباریان بێگوناه، مسلمان یان غەیری مسلمان، هەر کەسێ بێت بیەوێ بچێتە ژێر خەیمەی قورئان، خوا ئەرحەم الراحمینە و سیفەتەکانی خوا ئاشکرایە کە ڕەحمان و ڕەحیمە. ئەوە هینێکە نەهجێکە لە نەهجی ناحەزان، ناحەزان نەک بە ئیسلام، ناحەزان بە حەقیقەت، ناحەزان بە ڕاستی، ڕەخنەگران لە ڕاستی، ڕەخنەگران لە سدق و ئەمانەت. ئەگینا قورئان بریتیە لە ئیسلام بریتیە لە بری قورئان و فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام. لەوە دوا قورئان ناچێتە ژێر، یعنی ئیسلام ناچێتە ژێر باڵی هیچ بۆچوونێک، هیچ مەزهەبێک، هیچ عەقیدە و بیرۆبڕوایەک ئەگەرەکو مخالیف بە قورئان و فەرمودەکانی پێغەمبەر بێ سەلی الله عەلەیهی وسەلەم. لە مەزاهیبی ئیسلامیشە لە هەر چوار مەزهەبەکان با جەعفەریشی بخەینە پاڵ لە هەر 5 مەزهەبەکە هەمویان ئەڵێن ئەگەر بێت و ئەمریکی ئێمە قسەیەکی ئێمە مخالیف بە فەرمودەی خوا و پێغەمبەر بۆ قسە ئێمە نییە. قورئان من لەو بڕوایم بەم عیلمە متەواضعەی خۆم هێشتا حەقی خۆی نەدراوەتی، حەقی خۆی نەدراوەتێ بە قورئان، چ لەبارەی نوێژەوە، چ لەبارەی فڵانەوە، چ لەبارەی فیسارەوانێ، ئەمانە حەقی خۆی نەدراوەتی. ئەگەر بێت و حەقی خۆی بدرێتێ بڕوا بکە هەموو عالەم ئەگەڕێتەوانی بۆ سەر قورئان و بۆ سەر ئاینی پیرۆزی ئیسلام. و من تەسەڕوفی من ماڵ نابێ ماڵ بێ لەسەر ئیسلام، تەسەڕوفی کابرایەکی شێخ یان سۆفی یان دەروێش یان مەلا ئەمە ماڵ نابێ لەسەر ئیسلام، ئیلا تەسەڕوفاتی پێغەمبەران نەبێ عەلا نەبینا و عەلەیهیم السەلات وەسەلام، ئیلا ئەوانە نەبێ هیچ کەسێ ماڵ نییە لەسەر ئیسلام. هەتا ئێوارە با کابرا فتوا بگە کە کابرا خوا و پێغەمبەر ئینەکەی ئەوەی نینەوتووە، ئەگەر بە گوێرەی فەرمودەی خوا و پێغەمبەرە قەی ناکەم، بەڵام ئەگەر بە گوێرەی فەرمودەی خوا و پێغەمبەر نییە ئیسلام ماڵ نییە لەسەر کەس، ئەو قسانە ماڵ نابێ لەسەر ئیسلام. ئەبێ ئیسلام خۆی نەهجی خۆی هەیە، بڕوای خۆی هەیە، عەقیدەی خۆی هەیە، قورئانی خۆی هەیە، منهەجی خۆی هەیە. منهەجەکەی ئیسلام بریتیە لە بری قورئان. ئین الدینە عند الله الئیسلام، دین لەلای هێنا ئیسلامە. بۆ لەبەر ئەوە بەرنامەیەکی کە بێنە ڕاستتر و پاکتر و خێراتر و ڕۆشنتر و بێشکتر و شەفافتر و بە عەقڵانیتر لە ئیسلام تاوەکو ئێمە بچینە سەر ئەوەکەی نییە، دەست ناکەوێت. قورئان باسی هەموو شتێکی کردووە. قورئان لا یغادر صغیرة ولا کەبیرە. قورئان تبیان لكل شيء. پێویست ناکە. من جارێکیان لە خزمەتی یەکێ لە سەرکردە ئیسلامیەکان وتم وەڵاهی ئەحزابی ئیسلامی قەیناکە شتێکی چاکە، دەوریان بووە، ڕابوونی ئیسلامی دەوری بووە لە ئیسلامە، بەڵام وەڵاهی با خەڵک خاوەنی قورئان بێ، با خەڵک ساحێبی قورئان بێ، با خەڵک ساحێبی نوێژ بێ، با خەڵک ساحێبی ڕۆژوو بێ، ساحێبی زەکات بێ، بۆ ئێمە بین، بۆ بەتەنها ئێمە بین. ئەو خەڵکە ئێستا بڕوە لە مزگەوتەی ئێمە ڕەمەزان بڕوا بکە چۆن بووە قورئانە خوێنرێ، قورئانیان خوێن. ئێستا فەرزەکان کولی فەرزێ وایە، بە مناڵ و گەورە و بچووکەوە باوشی کردوێتەوە بۆ قورئان، چونکە ئەو قورئانە ئەمڕۆ ئەو قورئانە عەقلانیە،
أو قورآانە وعدێ ناتوو نێتە جێ. ئەو قورآانە لە ئەوروپا، لە ئەمریکا، لە فڵانە، لە فیسارە دەوری خۆی بینیوە. بڕوا بکەن من بیر و بڕوا و بۆ چوونم وایە ئەگەر عالەمی ئیسلامی واز لە ئیسلام بێنێ ئەوروپا ئەیخۆزێتەوە، ئەوروپا وەری ئەگرێ، چونکە ئەم دینە دینە، ئەم دینە ئەزانێ چی ئەکا، ئەم دینە بە ئینسان ئەڵێ ئەی ئینسان ئینەکە کادحون ئیلا ڕەبیکە کەدحەن فەمولاقیه، تۆ هەژاری، تۆ بێنەوای، تۆ ماڵوێرانی، تۆ ئەگەڕێیتەوانێ بۆ لای پەروەردگارەکەت لە پاشە ڕۆژە ئەو وەختە ئەزانێ ئایا تۆ چی کردووە و چیت نەکردووە. ئەو وەختە ئەی خاتە بەردەست کەوا حسەین کوڕی کێیە. ڕافەکردنی قورئان لە هینا لە با بڵێن بە عەرەبی یان بە کوردی یان بە هەر زمانێکی کە ئەگەر حەقی خۆی بیتێ قەی ناکە، حەقی خۆی بیتێ قەی ناکە. بەڵام ئێمە تەنها ئەم هەموو تەفسیرەمان هەیە، تەنها تەفسیرەکانی ئیبن کەسیر و قورتوبی و سەفوەت التەفاسیر و جەلالەین و هەروەها ئەو هینانە باسەکەینەوانێ، دووبارە و سێبارە و چواربارە و پێنجبارە. مامۆسای خاڵ خوا دەرەجاتی عالیکە، شێخ محەممەدی خاڵ کە برایەکی زانا و دانا و عاقڵ و لێهاتوو بووە. مامۆسا مەلاکەریم نەڵێم هەردووکیان کوردن، مامۆسا مەلاکەریم لە مەواهیب الرەحمانە ئەو بازێشتی وتووە. هەروەها محەممەد عەلی سابوونی ئەوەی سووریا ئەوە شتی وتووە، کەشاف ئەڵێ شتی تازە ئەڵێ، ئەمانە هەموو هین ئەکەن، بەڵام لە ڕاستیەکەیە حەقی خۆی نەدراوەتێ ئیلەل ئەبەد نایشدرێتێ، چونکە ئەگەر بێت و ئیشێکی وا بکرێ ئەوە معنای ئەوەیە حەقیقەت ئەکەوێتە ڕوو و نایشانێ حەقیقەت بکەوێتە ڕوو. بۆ نمونە ئاەتێکە هێنمەوانێ لە قورئانە ئەفەرمێت إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا. لەلایەکی کەوە ئەفەرمێ واستعینوا بالصبر والصلاة. كتابا موقوتا يعني چی؟ كتابا موقوتا يعني فەرزیەکە کەوا خاص کراوە بە تەوقیت کراوە، یعنی لە کاتێکی مەخسووسە، لە کاتێکی تایبەتە. ئەمە معنای لەفزەکانە، بەڵام إن الصلاة كانت على المؤمنين كتابا موقوتا، أما إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. أما معناي أم آية أكا معناي قرآن بقرآن إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. نيجي أجركو نهي نكرد برقري نكرد رادع نبو لا كردني إيشي خرابة، معناي أوي نابيت وبلين من نيجم كردو نيج معناي أويا كتابا موقوتا كاتي من واب تفسيريكم من رأي شخصي خوما من واي تفسيركم كاتي كتو نيجي كرد كوت الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين، يعني من عبادة هربوتو أكم داوي يارمتي هلتو أكم من لبيشي شو باسي الرحمن الرحيم ما كردوه. الرحمن الرحيم معناه وانية بمقابل رحم أكا، يعني باهي تشاورواني نيجي تويا. أم ليرا أم كتابا موقوتا كاتيكا كابرا بوي ريكود إشي كي خراببكا نيجي نيالي على وقتا نيجي نيالي بلنا تو من خندو توتا بسم الله الرحمن
ماڵی خەڵکە بڕی، دەستی خەڵکە بڕی، خیانەتەکەی، خیانەت لە ئەرز و خاک و نیشتمانتەکەی. ئەمە کتابەن مەوقوتە معنای وایە. ئەگینا لە ئەوەڵی نوێژەوە هەتا ئاخری نوێژ هەر نوێژ درستە، بەڵام ڕاستیەکەی خێرەکەی ئەوەیە لە ئەوەڵی نوێژا بێ، لە ئەوەڵی وەختا بێ، بەڵام کە لە ئەوەڵی وەختا نەبوو معنای وانە ئەم نوێژەی تۆ درست نییە، معنای وایە درستە، بەڵام ئیشەکەی هینە. بەس ئەو کتابەن مەوقوتە ئەبێت تۆ ئالەو کاتا بیر بکەوێتەوە. ئەگینا تۆ لە مزگەوت 5 فەرزە بە جەماعەت نوێژ بکەیت و بێتە دەرەوە زبانت بجوڵێ بە مخالیفی ئیسلام و ئەمانە و کاتێکە ئەیزانی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام ئەفەرمێ هەر کەسێ زەمانەتی زبانی و ناوگەڵی بکە من زەمانەتی بەهەشتی بۆ ئەکەم. تۆ نە ناوگەڵم پارێزی، نە زبانێ پارێزی، نە چاوم پارێزی، نە گوێ و بپارێزی، هەموو ئیشێکی وا بکەی لە دنیا خەریکی دنیا بیت و بە دنیا بیتە بەر ئیلە الئەبەد، هەر خواردن و خەوتن و خواردن و خەوتن و خواردن و خەوتن. ئەمە چی؟ ئەمە لە ئاژەڵی شاهەیە برا. ئەمە هەموو ئاژەڵێک هەموو حیواناتێک شتی وای هەیە. جا لەبەر ئەوە قورئان ئەو تەفسیرانەی کە کراوە لەگەڵ ڕێزمە، خۆ من فەقێیەکی ئەوانش نیم، من لە فەقێش ئەوانش کەمترم، بەڵام پێم خۆشە، بە حەقیقەت پێم خۆشە لیژنەیەکی عالەمی دروست ببێت بۆ ڕاوەکردنی قورئان و بۆ ئەوەی کە ئیتر ئیلە الئەبەد هەندێک شت هەیە هەڵاوەسراوە بە قورئانە و هەڵاوەسراوە بە پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام، ئەوە کۆتایی. ڕابوونی ئیسلامی نەکە لە کتێبخانەی کوردیە، لە باری کۆمەڵایەتیە پێش کتێبخانەی کوردی و لە گۆڕانی عەقڵی گەنجەکانمانە و لە هێنانی چەند دەستەواژەیەکی ئیسلامی و بڵاوکردنەوەی لە ناو خەڵکە و وەسابێتکردن و ڕێخستنی کۆمەلگا لە هەموو شێوەیەکە، لە بە هەموو جۆرێکە و لە هەموو شوێنێکە ڕابوونی ئیسلامی کاریگەری خۆی بوو. بۆ نمونە پێش کتێبخانەکە جاران ئەگەر بچوتایەتە مەزادخانەکەی سولێمانی گوێت لە هەندێک شت ئەبوو نەشیاو بوو، بەڵام ئێستا ئەچیتە ئەوێ گوێت لە قورئانە. لە ناو فیتەرە مەشهور بوو لە شاری سولێمانیە، ئێوە لە بیرتان نایە، لە 60ەکانە لە 50ەکانە لەوێ هەر کەسێ فیتەر بووایە یان سایق بووایە بە بێدین مەشهور بوو، بەڵام ئێستا الحەمدولله الحەمدولله دین لە ناو سایقەکانایە، لە ناو فیتەرەکانایە، لە ناو ئەمە چییە؟ ئەم ڕابوونی ئیسلامیە کە هاتووە عەقڵی ئینسانی کردەوە، کە عەقڵەکەی کردەوانێ بیر ئەکاتەوە، خەڵک بە بیر و هۆشی ئیش ئەکا. کابرا بۆچی دێنێ دەراوسیەکەی یان مەسەلا فڵان یان فیسار محتاجیشە بەڵێ بەشی ئەویش بۆچی ئەچێ پارەکە ئێبا بۆ مزگەوت بۆ ئەوەی ئینی بکە، چونکە کابرا عاقڵە، ئەزانێ پاشە ڕۆژەکەی چییە، لەکوێوە گیر ئەخوا، چۆن ئەبێ، چۆن پێویستی بە چییە، بە چی عملەیەکە لەولا کە قیامەتە. کتێبخانە ئیسلام لە ڕابوونی ئیسلامی لە کتێبخانە جارێ لە تەبعە، لە دانانی کتێبە، لە مامۆساکان ئێمە جاران لە 100 مامۆسایە کتێبێکی نانووسیەوە، کتێبێکی ناخستە بەردەستی خەڵک خوێنەران، بەڵام ئێستا الحەمدولله کەم مامۆسا هەیەکەوە وەکو بەندە چەندکە کتێبی تەبع کردووە، چەندەها فڵانی کردووە، چەندەها مەسەلا لە دوای خۆی بەجێماوە بۆ نەوەکانی و بۆ هینەکانی، چ لەبارەی دینەوە، چ لەبارەی نیشتیمانەوە، چ لەبارەی کردنەوەی عەقڵی خەڵکەوە، هەروەها چ لەبارەی ئەوەوە دڵسۆزیت بوێ. دڵسۆزی ئێستا کابرایەکی دکتۆر کە ئەچێتە لای مناڵێکە بەیتە لای ئەو مناڵە جنێوە بە دکتۆرەکە کە دەرزی لێ ئەوە، ئەبێ ئێمە با جنێویشمان بنێ، با قسەی خراپیشمان پێ بڵێن، ئەبێ ئێمەی کە وەکو هەڵگری ئاین و عەقیدە و بیر و بڕوای ئیسلامین با خەڵک قسەیشمان پێ بڵێ،
بڕوا بکە من خەڵک قسەی پێوتوم جواب ناوەتەوانێت لەبەر ئەوە هەتاوەکو بیری لێ بکەیتەوانێ ڕابوونی ئیسلامی لەم بارەوە دەستێکی باڵای بووە لە دروستکردنی کتێبخانە حتا لە مزگەوتەکانە حتا لە ماڵەکانە حتا لەو ماڵانە کەواوەکو لەوە پێش معدل مەشروبات و فڵان و فیساری خواردووە ئێستا ئەمڕۆ هێن ناکە ئەمڕۆ ئەوە نییە کە لە ئەگەر مەجال هەبێ کوڕێک داوەتی کردووە لە یەکی لە ناحیەکانی شاری سلێمانی بۆ مدیر ناحیەکە داوەتی مەشروباتی بۆ کردووە لەوێ چەند کوڕێکیشی بووە لەگەڵ دوو کچیا دوو کوڕ و دوو کچی بووە من ئەیناسم ئەو شخصە لەوێ وتویانە باوکە بۆچی ئەم کابراهینەکەی بۆ ئێرە ئێمە ئەمەتە کتێبخانەمان هەیە قورئانمان هەیە فڵانمان هەیە ئەویش چووە شتی کڕیوە و هێناوێتی وڵا کاتێک کە شتەکانی کردوە ئەوانی چی مەشروبات هەیە هێنایانە کردویانەتە ئەو دەستخانەکەەوە تەشبیهات نەبێ لە دوای باوکی هاتووە تەوانێ توێتی و کوای لەگەڵ توێتی باوکە ماڵەکەمان شۆردووە لەسەرەوە هەتا خوارەوە شۆردومانە بە پێڵاو نایتە ژوورەوە ماڵی ئێمە پاک باوکمان ئەبی ئەخێنە سەرمان باوکشمان نابی بەخوا نایتە ژوورەوە باوکشی دەسەکاتە گریان و شایەتیمانێکە هێنێ و ئەچێ ئەیشۆن و جلی تازەی لەبەر ئەکەن و جەماعەت لە ناو ماڵەکەی خۆیان ئەکەن بەرامبەر بە کتێبخانەکەی ئەمە تەسیراتی کتێبخانەیە ئەنجا تەسیراتی کتێبخانەکەش بەهۆی ڕابوونی ئیسلامیەوەیە ئەم ڕابوونی ئیسلامیە بێدەنگ یعنی ڕەهابوونی عەقڵیەت و مێشک و هەست و شعوری ئەو میلەتە میلەتی کورد میلەتێکی موسڵمانە هەتا ئێوارە هاوار بکەن میلەتی کورد میلەتێکی موسڵمانە من ئەڕۆیشتم بۆ مزگەوتی ئاشتی لێرەوە لەم ماڵی خۆمەوە ئەچوم بۆ ئەوێ لەوێ جمعەمە کرد ماوەی 15 ساڵە لێرەوە بە پێ ئەچوومە بە پێش هاتمە وەختە وانە بوو کوڕێک هەبوو تقریبا نەک تقریبا هەر ڕاستۆڕێک علاقەی هەیە بە ئێمەوە بەوەسی ژن و ژنخوازیەوە حرەسی مەقەڕی حیزبی شیوعی بوو لە ئەقاری لەوێەوە منە ڕۆیشتم بانگێ کردم مامۆسا مەلا حەسەن وتم بەڵێ ئەرێ مامۆسای گیان بەخوا من 12 ڕکعات شەو نوێژەکەم جاری وای شێ فریان ناکەوم وەترەکانم بۆ ناکرێ ئەمە شیوعیش بوو لە مەقەڕی حیزبی شیوعیش بوو ینی پارێزگاری لەوانە کرد و شەو نوێژیشە کرد میلەتی کورد میلەت لە ناخە میلەتێکی موسڵمانە ئێمە هەموو قسەیەکمان قبوڵە من وەک شخصی مەلا حەسەن هەموو قسەیەکی ئافرەتانی کورد قبوڵمە بە مەرجێک هەڵقوڵێ لە ناخی کوردەواری و میلەتەکەی خۆمانەوە ئەی خەمە سەرسەرم سەرڕوتە قولڕوتە هەرچی شتێکەیە بەڵام لاساییکردنەوەی خەڵک مەقبوڵ ئەمڕۆ جلێ لە ئەوروپا لە بەرە کرێشانی ڕوتەیان قۆڵی ڕوتەیان فڵانی یان فیسارەیان ئەمەیە یان ئەوەیە ئەمە مەقبوڵ نییە چونکە ئەو هەڵقوڵانە لێم معلومە ئافرەتی کورد بە هەر جۆرێ ببێ سنوور نابەزێنێ عادەتی کورد وایە عەقیدە و بیر و بڕوای کورد وایە من لە مزگەوتی ئاغجەلەر بووم چوون بۆ کۆیە غەریبی و بێکەسی و بێپارەیی و بێپولی و بێنەوایی هەستی ئینسان ئەجوڵێنێ لەوێوە چاوم لە پیرەمەگرون بوو هەستم جوڵا و حەزم لە شاری سلێمانیە بوو شاری خۆشەویستەکەی خۆم لەو کاتە هەستم جوڵا و دەسم کرد بە نووسینەوەی شەعر ئیتر مناڵ بووم تقریبا گەنجێکی مولێ نەهاتوو بووم لەو وەختەوە ئیتر من شەعرە نووسم و وەلە بارەی ئەدەبەوانێ ئەمە دیوانێکمە و
نامیلکەیەکی کەیشم بە ناوی ئاواتی پیریەوە دەرکردووە و دیوانی دووهەمیشم تایب کراوە و وا بەڕێوەیە ئینشاءڵڵا ئەویش هەر تەبعەکەم. دەربارەی کۆپلەیە لە شێعرەکانم حەز ئەەکەم ئەم شێعرە بخوێنمەوانێ بۆ ئێوەیش و بۆ بینەرانی خۆشەویستیش. ئەڵێم وەرە ئەی مانگی تابانم، هەرچەند دەکەم من ناتوانم، لە ڕووم نایە شەرمەزارم، بێهەست و بیر بێزوبانم. لە سەردەمی قورەیشیدا لە ناو جەهل و نەفامیدا، لە ژێر کینە و تۆڵەی دوژمن بێپەروا بوویت کۆڵت نەدا. ئەمە مەبەستم پێغەمبەرە صلی الله علیه وسلم. لە هەڵکردنی ڕووناکی لە ناو هەست و بیر و هۆشدا، بە فەرمانی پەروەردگار نیگا و وەحیت بۆ هاتە خوار. لە باڵاترین دەسەڵات قورئانت بۆ هات بە خەڵات، ئایەت بە ئایەت دابەزی، ناحەزانت سەرجەم بەزی. هەردەم ئالە و ناحەزانە، بایە قوش سەر گوێسەبانە، نەمانی ئەم ڕووناکیە حەز و خواست و ئاواتیانە. بەڵام ئەوان زۆر نەزانن، قورئان بە پەرتووک دەزانن، نەخەی گیانە ئەم قورئانە هەموو کەونە، دوور لە خەیاڵ دوور لە خەونە. بەرنامەی ژینی ئینسانە تا ڕۆژی خۆی لە مەیدانە، بۆ زانینی چەندانی تر وەکو تۆتیا سەرگەردانە. پێت بڵێم ڕێگەی ڕزگاری، پاشە ڕۆژت بکەی دیاری، پەتی بێنە و خۆت هەڵواسە، با کەم هەڵکێشی هەناسە. هێزی هەناوت نەماوە، پشتی ڕاستت وا چەماوە، هەچیەکت کرد لە فرت و فێڵ، سەرجەم وەک بڵقی سەر ئاوە. دەزانی چەندین سەدەیە ئەتۆی نەزان، دژ بە قورئان بێ ڕاوەستان، بە ماڵ بەسەر بەدەست زوبان، پۆستەدانان بۆ بڕوادار هەڵخەڵەتان. دەمێ بە سەفرە و سیاحە، چێژوەرگرتن لە ئیباحە، لە ئوتێلی پێنجنەجمەکان، بۆ کیژ و کوڕی موسڵمان. ئیتر بەسە خۆش کەرەوە، ئاور بۆ دوای خۆت بەرەوە، بۆ نازانی لە ئەوروپا چ خەبەرە، باش بزانە زۆربەی لاوان بەخەبەرە. ڕێگەی چەوت هەرگیز هەردەم دیارە، ناسەپێ هەرگیز بەپارە، نە بە سەفرە و نە سیاحە، بە تەیارە نە بە کەشتی ناو دەریاکان نیتە چارە. والله ئەوەی ئەمە هەمویان تقریبا لە بەردەسایە. ئەمە هێنە دیوانی یەکەمە و ئەمە هێنی مفەتیشە یادەوەریەکانە و ئەمە پاکژی لە ئیسلامە، ئەمە هەر هێنی خۆمە و ئەمە بێچارشێوی التەبەڕج لە نووسینی نعمەت سدقی، دکتۆر نعمەت سدقی میسری ئەوم تەرجەمە کردووە و ئەمەیش هێنی تەفسیری سوورەی فاتحایە و ئەمەی چیرۆکی دلێر و شکۆفە ئەوە ئاشکرایە. ئەمەش بروسکەی ئیمانە. ئەم بروسکەی ئیمانە زۆر یعنی بە کوردیەکەی هێنەکات ئەوەتانێ. با ئەم شعرەی پشتەوەی بخوێنمەوانێ. گشت ئەستێرەی ئاسمان ئەدوێن لە نهێنیەکان، ئەدەن بە هۆشی ئینسان بروسکەی بەڵگەی یەزدان. لەسا تۆش هەڵسە لە خەو، ڕووی سەحنت بکەرە ئەو، با تیشکی نووری ئیمان برژێتە نێو دڵەکان. وەڵاهی هەندێک ئایەت هەیە تقریبا ئیشارەتەکە ئەو ئایەتێک کە ئەفەرمێ هینەکان شاعیرەکان یەتبعهم الغاون، ئەو شتێکی وا هەیە لە قورئانە ئایەتە و فەرمودەی خوایە.
بەڵام شعر لە کاتی وجودی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام حەسان باشترین شاعری هین بووە، پێغەمبەر بوو عەلەیهی سەلات وەسەلام. ئەنجا لە پاشووشە ئیمامی شافعی ئەفەرمێ لولا الشعر بالعلماء لو لم يكن الشعر بالعلماء الوزري لو لم يكن الشعر بالعلماء الوزري لكنت أعلم من شاعر من لبيدي. يعني أجركو شعر بو عالمكان بو زاناكان بو فلان وفسار هين نبواية من باشترين شاعر بو بلام لقل أول شي فرموه إمام الشافعي شعري زورة. إمام الشافعي شعر خويل حقيقته بزوينري هستي إنسانة موسيقى كإستا أم عالم الداگيري كردو وكرديوتي بملك خويل أساسا لقرآن أبوه شانوگري قولترين شانوگري هيش شانوگريك نية بقات القرآن هيش شانوگريك من بلامو هين بو اقنا لقنجية زور حزم لي بو آياتكاني قرآن بكم بشانوگري بيهنم هيني بكم بەشێوەیەکی وا ئیتر بۆ منە ڕەخسا کاتم نەبوو مناڵم زۆر بوو ئەنجا لە پاشویشە ناحی مالیشم زەعیف بوو کرێکار بووم لە کارگەی جگەرە تەلەبە بوو لە مەعهەدی ئیسلامی ئەنجا دوای ئەوەی هەتا ڕزگارم بوو ئەیگنا لەو عەقیدە و بیر و بڕوایە بووم ئەمتوانی و بیشی کەم و ئەکتەری باشتریشم پەیا کرد و هەر شانۆگەریەکان لە قورئانە هەمووی ئاەتەکان بڕکەی وای تایە بڕوا بکە قسەی حەزەتی یوسف ئەوە هەر شای هینەکەیە بەڵام لە عینی کاتیشە لە گەلێ ئاەتەکانی کە ئەتوانی تۆ ئەو کارە بەجێبێنی. من بە گەورەی دەسم کرد بە فەقێتی سوبانم باش ناهات بۆ قورئان گەلێ وشەی قورئان هەبوو برا گەورەکەم لێ یاوم لەسەری منیش بەڕاستیەکەی قورئان درەنگ بۆم ختم کرا ینی کتێبەکانی کەم خوێندم و هێشتا قورئانم بەباشی نەزانی بەڵام ئیتر لەم دواییە کە خوای تەعالا کردی خانەنشین کرام بیرم کردەوە لە خۆم بەچیەوە خەریک بم پاشە ڕۆژم چۆن بێ تا ئێوارە هەوڵ بم بۆ مناڵ و مناڵ ڕازی کەم و نان و چاو و فڵان و فیساریان بۆ بجێبێنم ئەی خۆم چیم خەریکی چی بم بەچیەوە خەریک بم خوا یارمەتیم بە دەسم کرد بە نووسینەوەی قورئان بۆ چونکە بە چاو خوێندومەتەوە لە دڵمایە یەکەم جار دووهەم بە چاو خوێندومەتەوە سێهەمیش ویستم بە دەسم بینووسمەوە جا دەسم کرد بە نووسینەوەی تقریبەن دەوری 6 مانگی پێوە ئەم 6 مانگە لەم ژوورە هەبوو هاتمە سەر نووسینەوەی قورئان زۆر دڵم فەرێح ئەبوو لەم کاتی بێ معاشی و حیساب و کتابە بڕوا بکە من دەوڵەمەند بوو چونکە دائیمە قسەی پێغەمبەرانمە هاتە بەرچاو بەحرێکی گەورەیە قورئان تۆ وشە بە وشە شەدە بە شەدە مەدە بە مەدە سەر و ژێر و ئەنواع و ئەشکاڵ زیاتریش لەمانە هەمووی هین بکەیت هەمووی بەو شێوەیە بنووسیتەوانێ ئەم قورئانە تقریبەن وەکو ئەرزم کردن 6 مانگ من پێوەی خەریک بووم 6 مانگ پێوەی خەریک بووم و لە کۆتاییشە ئیستینساخم کرد و چەند نوسخەیەکم ناردووە بۆ مەرکەزەکان وەکو مەکتەبەی ئەوقاف وەکو مەکتەبەی گشتی و بۆ هەولێر و بۆ کەرکووک و هەروەها بۆ هەڵەبجە و هەروەها مەسەلا ئەمانەم هەموو هین کردووە و هەندێک وردەکاریش چەند هینێکی وردەکاری بووە کە چەند قورئان چەند وشەیە چەند سوورەتە چەند وشەیە چەند کەلیمەیە حرفی ئەلف چەند هاتووە لە قورئانە حرفی بێ چەند هاتووە حرفی مەسەلا ئیتر هەموو حرفەکان هەر 28 حرفەکە هاتووە جا ئەمەش کورتەیەکی قسەی خۆمە کە کردومە لەم قورئانە و ئەڵێم نازانم بە چ هۆشێک بیر بکەمەوە و یان بە چ دڵێک تەسەوری بکەم و بە چ دیدەیەک بۆی بڕوانم بە چ ڕوویەک دوو دەستەم بەرز کەمەوە و سوپاسی بکەم
لەسەر دەستگرتنم و یارمەتیدانم بۆ نووسینەوەی قورئانی پیرۆز بەو دەستانەی کە ڕۆژانێ بوو لە بری پێنووس گۆچانی شوانی و یان پاچ و خاکەنازی کرێکاری گرتبوو. بۆیە دەڵێم هەرچی بکەیت تۆ لەگەڵما من بە ئیحسانی دەزانم، لە کوڕنووش و پاڕانەوە بەو لاوە هیچتر نازانم. دڵ و دەروون هۆش و گۆشم سەرجەم هەمووی داخراوە، لە لای من تاریکە شەوە و لە لای تۆش سووری هەتاوە. هەموو کەسێک ئەتوانێت قسە بکە، بەڵام حەز ئەەکەم کە قسەکرا کردەوەی لەگەڵا بێ، قسەی بێکردەوە بە عمل نایە. من ئەوە دوسێ جارباسی ئەو دیوانەم کردووە، دیوانەکەم کە دەرچوو ئینشاءالله ئەیبینن زۆر لە مەوزوعانم هین کردووە، زۆر ئیشێکی وام کردووە کەوا بچمە ناو ناخی خەڵکەوە، نەسیحەتی خەڵک بکەم، خەڵک تێبگەێنم کە ژیان چییە، کەمان چییە، کەبوون چییە، کە نەبوون چییە، بۆ کوێ ئەچی، کامە ڕێگەتە، پاشە ڕۆژم سۆگەرە یان نا. ئەمانە هەمووی هێنا. لەبەر ئەوە هیوادارم ئەم میلەتی کوردە ئینشاءالله عاقبەتی خێر بێ. هیوادارم میلەتی کورد وا لە زمانی کوردی نێنێ. ئێستا لە بازاڕە بڕۆ بگەڕێ بزانە کام دوکان هەیە بە کوردی نووسراوە، زۆر کەم، هەمووی بە ئینگلیزیە. بۆچی بۆ ئەبێ کورد ئاوا بێ؟ ئێمە خەتای تورک و فارس و عەرەبمانە گرت، کەچی ئێستا خۆمان دوای ئەوروپیەکان کەوتوین. لەبەر ئەوە خاکی کوردستان خاکێکی پیرۆزە. من شتێکم بیرێکم بۆ هاتووە و باسیشم کردووە، بە شیعریش باسم کردووە. مەسەلا حەزەتی نوح هێنی ئادەمی دووهەمە، ئەفەرمێ خوایە تۆ لە قورئان ئەفەرمێ لە شوێنێکا بمنیشێنە ڕەوانێ کە باشترین و پاکترین و پیرۆزترین ئەرز بێ، لە ئەرزی کوردستانە نیشانوێتەوە. پێی یەکەم پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام دوای حەزەتی ئادەم هاتووەتە کوردستان، بەڵام چونکە کورد خۆی بێساحێبە، خاکەکەشمان بێساحێبە. کاتێ بێئەدەب نەبم لە خزمەت مەکە و مەدینە، کاتێکە هین بووە جوودی بووە، کێوی جوودی بووە، مەکە و مەدینە هەر نەبوون. بەڵام ئەوەتانی خەڵک ڕوویان تێکە بزانێ یەک کەس هەیە باسی کێوی جوودی بکە، یەک کەس هەیە بزانێ هەر کەشتەکەی نوحیان هین کردووە بردویانە لەوێدایان ناوە و بۆ پارە پەیاکردنی خۆیان. میلەتی کورد میلەتێکی بێکەسە. ئەگەر قبوڵی بکەن ئێوە لێرەوە ڕووەکەمە کاربەدەستان ئەڵێم بیکەن بە خاتری خوا، هین کەسی کە نەخوا نەبێ، لەگەڵ یەکان ڕاستگۆ بن. قسەتان کرد بەکردەوەیش ئیسپاتی بکەن. میلەتێکی فەقیرە، میلەتێکی بێکەسە، میلەتێکی ماندووە، میلەتێکی هەژارە، بیکەن بە خاتری خوا، واز بێنن لە دووبەرەکی و لە کینە بکینە و لە کێبەرکێ و لە فڵان و لە فیزار. بگەڕێنەوانێ بۆ لای میلەتەکەی خۆتان، بگەڕێنەوە بۆ لای عەقیدە و بیر و بڕواکەی خۆتان، ئینشاءالله ئەم میلەتە سەرکەوتووە بێ. وە لە کۆتاییشە سوپاستانەکەم و ئەرکتان کێشاو هاتن بۆ ماڵەوە. من زۆر سوپاسی ئێوە ئەەکەم و سوپاسی کەناڵی پەیام ئەەکەم و سوپاسی جەنابتان ئەەکەم و ئینشاءالله هەر ئەم جارە نابێ چەند جارێکی کە ئینشاءالله من دێم بۆ خزمەتتان ئینشاءالله بە حەول و قووەتی خۆ.